مەسەلەکە موچەنی موچە بەدەست و گیراوە بینە سەرەوەی کە ئەیگو ئەی چییە مەسەلەکە بەڕاستی چییە ململانەی لەسەر چییە سرای ئەمانە لەسەر چییە ئەو وەختا توانین بەڕاستی بین لەم ڕوانگەیەوە کە واقعیەتە نەک تەحلیلێک نیشانی بدەین کێشەکە لەسەر چییە 2014 و بە جۆرێک ئەم کێشەیە هەیە کێشەی موچە و هەر جارێکیش تەبعاً پاساوێک یا بیانوویەک یا مەسەلەیەکی بۆ بەدەستەوە گیراوە مەسەلەکە یەک شتە ئەو کاتانی کە مەسەلەی داعش سەری هەڵدا و حکومەتی شەڕی عێراقی کە سراعەتی هێزە جیاکانی شیعەی تیا بوو سوننەکان بە جۆرێک هاتین عنی نەبوو لەنێو ئەمیان موقعیەتی ناسیۆنالیزمی کورد لەوان بەهێزتر بوو شەڕی داعش دەرفەتێکی دا کە ئەمان لەژێر ناوی گوای لەژێر ناوی شەڕی داعشا کە نەبەردی شەڕی داعشیش تەبعاً ئەوان نەیان کرد ئەم مەسەلەیە حکومەتی مەرکەزی لاواز بوو نەیەتوانی با بڵێن ئەم کارە بکە هێزی پێشمەرگی سەر بە تایبەتی یەکێتی و پارتی بۆ پاڵپشتێکی مادی و چەک و چۆڵەی هاوپەیمانانی کە پێیانەوە هاوپەیمانان لە دژی تیرۆر هاتنە ناو ئەمایان کردو ئەمان موقعەتیان بەهێزتر بوو لە چاو مەرکەزا بۆیە ئەگەر ببینی لەو ساڵانەیە و لە ساڵانی پێشوو وردە و دەدەستی پێکرد بۆ پرۆسەکە موقعیەتی ئەمان بەهێزتر بوو لە پێشووتریشەوە خۆمانە بینین کە نەوتی کوردستانە ڕۆشت دەرەوە بە جۆرێک لەسەر بەخۆی خۆمان ناگەڕانەوە بۆ بەغاش لە ئاستی ئەمەیان موقعیت و جێگۆڕێگەکەی ئەمەە بەهێز نەبوو پێشیان پێ بگرێ و لە بەپێی گوای لە دەستورە ئەمانە هەرێمێکە و سەلاحیەت و وینی خۆیانیان هەیە و فەرمانی خۆی هەیە بینیمان بەڵام مەسەلە سیاسیەکە کە بە دوای داعشا و طبعاً ئەم موقعەتی ئەمانی بەهێزکردەوە زیاتر هاتنە سەر ئەمریکا ئابووری ئاگە بیرتان بێت ئابووری سەر بەخۆ وەکو مستەلاح بەکاریان هێنا دوای نزیک بوونەوەی کە تا ئاسیبووی هەڕەشە لە مەرکەزەکەن کە خۆمان جیاکەین و شتی لەم بابەتانە گەشتبوونە موقعیەتێکی باڵای لەم بابەتانەوە بووبوونە خاوەنی سەرمایە و پارە پوولێکی زۆر زۆر بێشومار تەمەشا بکە لەبێەوە کە ناسیۆنالیزمی کورد لە دوای ڕووخانی بەحسەوە لە 2023 بە دواوە کە نفوزێکیان هەبوو چووبوونە نێو کۆمەلگایینەوە حکومەتی مەرکەزیەوە ئەمان بەهێزێکی زۆرتری قووەتێکەوە بە معنایەت چووبوون وردە دەشتیان فەرزەکە بە خودی نووسینەوەی دەستوری شۆکە جێگەیەکی بە ناسیۆنالیزمی کووردا بوو بەڵام ئەمە بەپێی هاو گۆڕانکاری لە هاوکێشەکانی ناوچەکەیە گۆڕانی بەسەر هاو